ئەم پرۆژەیە بۆ جاری سێم دیسانەوە کارکردن تێدا ڕایگیرایەوە بە حیساب پرۆژێکی استراتیژی کابینەی نوێمە کە بەردی بناغی لە 2024 دانراوە، بەڵام تەنیا تێکە لە ڕێژی ڕێگاکەی کراوە و بەوەی نەبوونی پارە هیچ ئاسۆیەکی تاوبوونی پرۆژەکە دیار نییە. وڵی دیارە بەداخەوە ئێمە پرۆژەی پردی تۆ خۆت زۆر دیارە، زۆر استراتیژیە و هەروەها مەرزی سازان و پردی بڵێن سازان و جادەی سازان ئەو دووشێنە عنی ئەتوانم بڵێم دوو دەرچەی زۆر زۆر بەسوودن ئەگەر بکرایەتەوە بۆ هەڵەبجەی شەهیدی لەو چاقوەسیۆ ڕزگارە کرد. بەڵام بەداخەوە پردی تۆ خۆتیش سەرڕای ئەوەی کە بۆ تقریبان پێئەنێنە 4 ساڵ کە بردی بناغی بۆ دانراوە، حاڵی حازر تەنها تێکەڵ ڕێژ جادەکەی کراوە. هەڵبەتە تێکەڵە ڕێژەکەیش عنیەوە لێرەوە ئێڵێم زۆر ئەو پارەیەکی وای تێ نەچووە لەبەرەوەی کۆمپانیاکە هەر لەم سنوورە تێکەڵەی بۆ دابین کراوە و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ناحیەی سیروان ئەو شوێنانەی کە تێکەڵەیەکی باشمان شکل تەنسیقمان لەگەڵ گوندەکان ناکرۆ بۆ ئەوەی ئیشەکە بکەوێتە سەر پێی خۆی و بە زووی تێپەڕێ و ینی تەخیر نەبێ یان نەوەست. بەڵام بەداخەوەی سەرلەوەی خۆتان بیبینن بەردەوام بە ڕۆژانە، چکە شوێنێکە هەموو کەس ڕێتیەکەوێ وەستاوە و پارەی هیچ پارەیەکی بۆ سەرف ناکرێت و کۆمپانیاشی کە ئیشی تیا کرد بە قسەی خۆیان ئەڵبەتە من نازانم ئەیوت پارێکی زۆرمان سەرف کردو و هیچمان بۆ سەرف ناگرێتەوە لەبەرەوە دەستیان لێ هەڵگرتەوە گیانی هەڵا و هیچ ئاسۆیەکیش نییە کە دەست بکرێتەوە بەش. هاوڵاتیانی هەڵەبجە لەسەر پرۆژەکان قسەی خۆیانەیە و دەڵێن بەپێی دانانی بەردی بناغەکان بواە ئێستا هەڵەبجە پارێزگایەکی نمونەی بوو، بەڵام بەداخەوە لە واقعدا شارێکی فەرامۆشکراوە. وەڵا پرۆژەکان ئەوە پرۆژە لای ماڵی ئێمە سیوەش کۆڵانیان کردو لە مزگەوتی شیفا، سیوەش کۆڵانە شتێکی وایە سێ کۆڵانە بەتەنیا جێشت وەڵا پرۆژە بەشی ناکە بۆ تەنگی سێمە هەمویان جێشتووە ئەو ئەم لە پردی تۆقوتیان جێشتووە 50 پرۆژە ئەو دوو بینای گەورە هەیە لە سەر ڕێگەی عەبابەی لە زانکۆ هایکەلەکانە ڕزاوە. ئێوە دووەی کە لە بۆ جێماوە ئەوەیە قوتابخانەیەکە لە مەجموعەی زەمەقیە لای دەروازە ئەوەش هەیکەلەکەی خەرگە ئەڕزێت ئەڕوخێت نایەن بەدەمیوە. هەڵەبجە هەروای لاتووە لە چاو شارەکانە هەڵەبجەیەکی بۆ نەکراوە. خزمەتی کامەی هەڵەبجێ کەی خزمەتیان کردی خزمەتی هەڵەبجە کەیە ئەمڕۆ لە کۆڵانەکانە وەڵا بیزن نایە وایە هەڵەبجەیەکی وایە لە دەنگیت باە دۆ لە دنیا برا هەڵەبجە وەڵا هەڵەبجە هەیە هەڵەبجەیان بردوە برا هەڵەبجە فەقیرە هەڵەبجە بێت داماوە برا وەڵا برا هەڵەبجە لە ئەبوایە هەڵەبجە دەنگی باە دۆ لە عالەما ئێدەکە ناپرسێتن. ئەگەر ئەو پرۆژانەی کە باس ئەکرێ یعنی بەردی بناغیان دانراوە و ئەگەر جێبەجێ بکرانەیە ئێستا هەڵەبجەی پارێزگایەکی مەزبوط دەرەچوو، بەڵام بەداخەوە یعنی تەنها بەردی بناغەکان دانرێ پارەکانی ئەخورێ دوایی ناپرسنەوە باش عادەی کێ لە پشتی بردننی ئەم پارانەیە. یعنی پێویستە کە حکوومەت بە دوای ئەم بابەتانە بڕۆ ئەگەر نیەتی حەلکردنی کێشەکان بێ. دەیان پرۆژە لە پارێزگای هەڵەبجە بە نێوەناچڵی و تاونەکراوی بەجێڕاون. ئەم پرۆژەیەش کە دروستکردنی پردی توەقوت و ڕێگاکەیەتی زیاتر لە 30 ملیار دیناری بۆ تەرخان کراوە و دوایین جار خودی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بەردی بناغەکەی داناوە. ئەم پرۆژەیە لە ساڵی 2008ەوە 3 جار بودجەی بۆ تەرخان کراوە و دواتر جێبەجێ نەکراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.